28 گەلاوێژ ساڵڕۆژی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان، ڕۆڵی کۆمەڵە و ئەزموونەکانی. ساڵڕۆژی هێرشی ساڵی 1350 ڕژیم بۆ سەر کوردستان لە کاتێکدایە کە لە سەروبەندی ساڵیادی دەستپێکی شۆڕشی ژیناداین. شۆڕشێک کە چەخماخەکەی لە کوردستانەوە بە دروشمی ژن ژیان ئازادی لێدرا. شۆڕشێک کاوە بیرهێنەرەوەی خۆڕاگریەکی سەرفەرازانەیە کە 44 ساڵ لەمەوبەر لە کوردستانی شۆڕشیێر دەستی پێکرد و شانازیەکی مێژووی و دەستکەوتگەلێکی حاشا هەڵنەگری لە بەرامبەر بە یەکێک لە کۆنەپەرسترین و سەرکوتگەرترین دەسەڵاتەکانی ئەم سەردەمەی بۆ خەڵکی کوردستان بە دیاری هێنا. بەڵام هێرش بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 ڕووداوێکی کتوپڕ و چاوەڕوان نەکراو نەبوو. لە ڕاستیدا ئەو هێرشە بەشێک بوو لە پرۆسەی سەرکوتکردنی شۆڕشی ئێران. ئەم سیاسەتە نەک لە 28 گەلاوێژەوە بەڵکو لە هەمان ڕۆژەکانی دوای بەدەسەڵات گەیشتنی ڕەوتی کۆنەپەرستی ئیسلامیەوە خرایە کارنامەی کاریانەوە. لە کۆتاییەکانی مانگی ڕەشەمەی ساڵی 1357 و سەرەتای مانگی خاکەلێوەی ساڵی 1358 لە شارەکانی مەهاباد و سنا بە فەرمانی فەرماندەی پادگانەکانی ژێردەسەڵاتی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و خەڵک ئاگرباران کران. لە شاری مەهاباد 20 کەس بە تەقەی ڕاستەوخۆ کوژراون و لە شاری سنەش نزیکەی 200 کەس بەهۆی تۆپبارانەوە گیانیان لەدەستا. جگەلەوەش هەر لەو قۆناغەدا ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و توانی بەشێک لە کۆنەپەرستانی خۆجێیی لەگەڵ خۆیدا هاوڕا بکات. چەکدارکردنی فێئۆداڵ و عەشیرەتەکان و ڕێخستنیان لە ڕێکخراوێکی کۆنەپەرستانەدا بە ناوی شوڕای عەشایری کوردستان و بەهێزکردنی ڕەوتی ئیسلامی بەڕێبەرایەتی ئەحمەدی موفتیزادە لە سنا لە زومرەی ئەو ڕێوشێنانە بوون. لە 31 خاکەلێوەی ساڵی 1358 لە شاری نەقەدا شەڕی نێوان دانیشتوانی تورک و کوردیان وەڕێخست و پاسدارەکانی ژێرفەرمانی مەلا حەسەنی کۆنەپەرستیان بە مەبەستی کوشتن و تاڵانکردنی مڵک و ماڵی خەڵک ڕەوانەیە و شارە کرد. جگەلەوەش پاسدارانی کۆماری ئیسلامی ڕۆژی 23 پوشپەڕ تەقەیان لە خەڵکی شاری مەریوان کرد و بەو هۆیەوە 24 کەس گیانیان لەدەستا و 40 کەسیش بریندار بوون. لە شاری سنەش لە ئەنجامی تەقەی پاسدارانی جێگیر لەو شارە چەندین کەس گیانیان لەدەستا. کاردانەوەی کۆمەڵە و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بەرامبەر بەم هەڵس و کەوتانە لێبڕاوانە و شۆڕشگێڕانە و جەماوەری بوو. خەڵکی کوردستان ڕێفراندۆمی 12 خاکەلێوە بۆ دامەزراندنی حکوومەتی ئیسلامی لە ئێرانیان بایکۆت کرد. ڕووداوەکانی وەک مانگرتنی یەکمانگە لە شاری سنا بۆ وەدەرنانی پاسداران لەو شارە، کۆچی مێژووی خەڵکی مەریوان بۆ هەمان مەبەست، ڕێپێوانێکی شکۆدار لە سنە و شارەکانی دیکەی کوردستانەوە بەرەو مەریوان و چەندین چالاکی دیکەی لەم چەشنە هەر لەو سەردەمەدا ڕوویاندا. کۆمەڵاکە لەشکەرکێشی بەربڵاوی ڕژیمی بە ئەگەرێکی حەتمی دەزانی هەوڵی دەدا خەڵکی کوردستان بۆ خۆڕاگری و بەرخۆدانێکی درێژخایەن و چارەن و ساستر ئامادە بکات. ڕەوتی ئیسلامی کە بۆ ماوەی چەند سەد ساڵ وەک دەوڵەتێک لە ناو دەوڵەتدا هەڵسوکەوتی دەکرد، لەو قۆناغەدا هەم لە سەرچاوەی دەوڵەمەندی دارایی، هەم لە شەبەکەی مزگەوت و مەلاکان لە سەر تاسەری وڵات کە وەک ڕێکخراوێکی سەرتاسەری خاوەن ڕێبەریەکی یەکدەست چالاکیان دەکرد، لەگەڵ ڕووخانی ڕژیمی شا خۆی بۆ سەرکوتکردنی شۆڕشی ئێران ئامادە کرد. لەو ڕۆوە کە ئەرتەش بێلایەنی خۆی ڕاگەیاند بوو ئەم ڕەوتە دەستی بەسەر هەموو دام و دەستگا و ئۆرگانەکانی دەسەڵاتی شاداگرت و ئەوانیشی کا لە ئەنجامی شۆڕشدا تێکشکابوون بە خێرایی نوێ کردەوە. نالیبراڵەکانی لایەنگری ڕۆژاوا کە خۆیان لە ڕێکخراوەکانی سەر بە بەرەی نیشتمانیدا ڕێخست بوو توانیان متمانەی دەوڵەتەکانی ڕۆژاوا بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ مەترسی نفوزی یەکێتی سۆڤیەت بەدەستپێن و نەهێزە چەپ و کۆمۆنیستەکانیش بە هۆکاری جۆراوجۆر
دەرفەتی ئەویان بۆ ڕەخسا کە هێز و پۆتانسیێلە کۆمەڵایەتیەکانی خۆیان ڕێک بخن. تەنیا لە کوردستان بوو کە ئەم پرۆسەیە بە پێی پلانی ڕەوتی ئیسلامی نەچووە پێشەوە و کوردستان چارە نووسێکی جیاوازی پەیدا کرد. پێش لە هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 بۆ سەر کوردستان، خوێندکاران لە زانکۆکان سەرکوتکران. بزوتنەوەی تورکەمەن سەحرا خەڵتانی خوێن کرا. ناڕەزایەتیەکانی خوزستان زۆر زوو خامۆش کرا و کرێکارانی بەندەر ئەنزەلی و ئیسفەهان کەوتنە بەر دەستڕێژی گولە. بەڵام کۆماری ئیسلامی پێویستی بە ئامادەکاریەکی زیاتر بوو بۆ ئەوەی بتوانێت کوردستان سەرکوت بکات. بۆیە پلانی هێرش بۆ سەر کوردستان بە بەراورد لەگەڵ هێرشکردنە سەر دەستکەوتەکانی بەشەکانی تری خەڵکی ئێران تا ڕادەیەک دواکەوت. هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 لە کاتێکدا دەستی پێکرد کە ڕژیمی کۆماری ئیسلامی هەستی بەوە دەکرد توانایی پێویستی بۆ سەرکوتکردنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بەدەستهێناوە. هێزەکانی ڕژیم لە دوو محوەری ورمێ و کامیارانەوە هێرشەکەیان دەست پێ کرد. لە هەردوو محوەرەکەدا لەگەڵ بەرگری قارەمانانەی هێزەکانی پێشمەرگە بەرەو ڕووبوونەوە. لەم قۆناغەدا ڕژیم توانی بە پشتبەستن بە باڵادەستی هێزی ئاسمانی و تۆپخانە کوردستان داگیر بکات. لەو کاتەدا کۆمەڵە بەیاننامەیەکی لەژێر ناونیشانی خەڵکی کورد لە بەردەم تاقیکردنەوەدا بڵاو کردەوە و تێیدا خەڵکی کوردستانی بۆ ڕوبەڕووبوونەوە و بەرگریکردنێکی هەمەلایەنە بانکێش کرد. لە وەڵامی ئەم بانگەوازەدا بڵێسەکانی خەبات و بەرخۆدان لە هەموو ناوچەکانی کوردستانەوە سەری هەڵدا. زۆری نەخایاند کە هێرشە غافڵگیرانە و بربڵاوەکانی هێزەکانی پێشمەرگە لەلایەک و ناڕزایەتی هەرڕۆژە و بەردەوامی جەماوەری خەڵک لەسەر شەقامەکان لەلایەکی ترەوە دوای 3 مانگ هاوسەنگی هێزی بە قازانجی خەڵک گۆڕی و ڕژیمی ناچار بە پاشەکشە و قبوڵی ئاگربەست و هاتنە سەر مێزی دانوستان کرد. گەڕانەوەی هێزی پێشمەرگە و ڕێکخراوە سیاسیەکان بۆ ناو شارەکان و پێشوازی گەرم و گڕوش کۆداری خەڵک لەو هێزانە و هەروەها گەشە سەندنی چالاکیە سیاسیەکان و شکڵگرتنی شۆڕا و ڕێکخرا و ئۆرگانە جۆراوجۆرەکانی دەسەڵاتی خەڵک بەسەر چارەنووسی خۆیاندا بەکردەوە شکستی هێرشی 28 گەلاوێژی ساڵی 58 ڕژیمی ڕاگەیاند و بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستانی گەیاندە قۆناغێکی دیکە لە خەبات و بەرخۆدان. خەڵک و بە تایبەت لاوان داهێنەرانەترین شێوازەکانی ڕێخستنی بەڕێوەبردننی کاروباری کۆمەڵایەتیان بەکارهێنا و لە زۆربەی شوێن و ناوچەکانی کوردستان کۆمەڵگایان بە شێوەیەکی تەندروست و دموکراتیک بەڕێوەبرد و ئاسایشی گەڕەکەکانیان بە بەشداریکردنی جەماوەر مسەوەگەر کرد. بەرنامەی دابەشکردنی خۆراک و کەرەستە پێویستیەکانی خەڵکیان ڕێکخست. خزمەتگوزاریە پزیشکی و تەندروستیەکانیان دەست پێ کردەوە. قوتابخانە و فەرمانگەکان بەکراوەی هێشتنەوە و بە کێشە و گرفتەکانی خەڵک ڕاگەشتن و ئەخلاق و ڕەفتاری شۆڕشگێڕانە و مرۆڤ دۆستانە ڕەواجی پێدا. هەر لەو دەورەیەدا هەیئەتی نێونەرایەتی خەڵکی کورد پێکێنراوە. ئەم ناوەندە لە ئارایشێکی نیمچە بەرەیدا ئیدارەی کاروباری کوردستانی گرتە ئەستۆ. لە ماوەی کەمتر لە 6 مانگدا کە کۆماری ئیسلامی سەرقاڵی ئامادەکاری بوو بۆ دەستپێکردنی هێرشێکی دیکە، کۆمەڵە سەرەڕای ئەو ئاستەنگ و ئاڵنگاریانەی کە لە ناوخۆی کوردستاندا پێکدەهاتن لە هەوڵی ئامادەکردنی بیر و ڕای گشتیدا بوو بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هێرشی سەر لە نێو چاوەڕوان نەکراوی ڕژیم بۆ سەر کوردستان. ڕژیمی ئیسلامی خۆی لە دانوستاندنێکی ڕاستەقینە لەگەڵ هەیئەتی نێونەرایەتی خەڵکی کوردستان دەدزیەوە و بە مانۆرگەڵێکی فری و کارانە دەرفەتی بۆ خۆی دەکڕی. سەرنجام کاتێک ئامادەکاریەکانی خۆی تەواو کرد، دیسانەوە لە مانگی خاکەلێوەی ساڵی 1359دا و ئەم جارەیان لە محوەری کامیاران سنەوە هێرشی خۆی بۆ سەر کوردستان دەست پێ کردەوە. ڕژیمی کۆماری ئیسلامی نەیتوانی هیچ سەنگەرێک بەبێ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خۆراگری و بەرخۆدانێکی قارەمانانە داگیر بکات. خۆراگری و بەرخۆدانێکی کە ساڵانێکە هەروە بەردەوامە و ڕژیمی لە کوردستان زەمینگیر کردووە. هەرچەند ڕژیم دوجار توانی باڵادەستی نظامی بەدەست پێنێت، بەڵام هەرگز نەیتوانی
خەڵکی کوردستان ناچار بە تەسلیم بوون و ملکەچکردن بکات. لە هەمان کاتدا کە خۆڕاگری دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی بەربڵاو و سەرتاسەری بوو، بەڵام هاوسەنگی هێزی ناوخۆ بۆ پێشخستنی بەرنامەی کۆمەڵا بە مەبەستی دەستەبەرکردنی دەسەڵاتی جەماوەری لە کوردستان لە هەموو شوێنێک وەک یەک نەبوو. سەرەڕای ئەو جیاوازیانەی لێرە و لەوێ بوونی هەبوو، هەروەها سەرەڕای سنووردار بوونە زەمینیەکەی خەڵکی کوردستان بۆ یەکەم جار دەسەڵاتدارەتی لە خوارەوە، واتە دەسەڵاتدارێتی شۆڕایی و ئازادی بێشەرت و مەرجی سیاسیان ئەزمون کرد. پاشماوەکانی سیستمی فێئۆداڵیان لەناو برد و زەوی بوو بە مڵکی ئەو کەسەی کە کاری لەسەر دەکرد. ژنان لە ئاستێکی بەرفراواندا هاتنە ناو گۆڕەپانی چالاکیە کۆمەڵایەتیەکان. گەرای پەروەردە و بارهێنانێکی پێشکەوت و شکڵی گرت. بۆ یەکەمین جار خەڵک چیتر خۆیان لەژێر باری ستەم و هەڵاواردنی نەتەوەییدا هەست پێ نەدەکرد. ئەو خۆراگرەی کە دواتر لە دژی هێرشی ڕژیم هاتە ئاراوە، لە ڕاستیدا بەرگریکردن بوو لەو دەستکەوتانە. بنەڕەتی ترین کەم و کوڕی بریتی بوو لە نەبوونی ئەزمون و نەبوونی دەرفەت بۆ ئامادەکردنی کادر و ستافێکی بەتوانە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگای کوردستان. ئەو خەڵکەی کە دەیان ساڵ دەسەڵاتی ستەم و چەوسانەوەی پاشایەتیان تێپەڕکرد بوو، هەروەها ڕێکخراوێکی کە لە دڵی کۆمەلگایەکی پڕ لە خەفەقاندا سەری هەڵدا بوو، بەم نەهێشتنی کەم و کوڕیەکانی خۆیان پێویستیان بەکات بوو. هەڕەشەی هێرشی کۆماری ئیسلامی و دروستبوونی فەزای شەڕ لە کوردستان بە ناچاری خەباتی چەکداری لە چاو هەموو جۆرەکانی دیکەی خەبات و خۆڕاگری کرد بە ئەولەویەتی سەرەکی و دەرفەتێکی گونجاو بۆ چەسپاندن و پەرەپێدانی ئەو دەستکەوتانە نەڕەخسە. گرنگترین و چارە نووسسازترین ئەزمون ئەوەیە کە نابێت لە ڕێخستنی دەستبەجێی شوڕاکانی شۆنی کار و ژیان غافڵ بین و کات بە فیڕۆ بدەین. پێویستە خەڵک لەگەڵ هەڵکردنی یەکەم شنەی بای ئازادیدا دەسەڵاتی خۆیان لە خوارەوە دابمەزرێنن. لەم پەیوەندیەدا لە بەرچاوگرتنی ئەزمموی شۆڕای گەڕەکەکان لە شاری سنا واتە بنکەکان زۆر گرینگە. ئەمە خاڵی سەرەکیە. پێویستە پلانی پێشوەختە هەبێت بۆ وەڵامدانەوەی خێرا بە پەیداویستیە ئابوووریە بە پەلەکانی خەڵکو بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ گرفتە ئابوووریەکان نەخشە ڕێگای گونجاو هەبێت. دەبێت بیر لە پوچەڵکردنەوەی پیلانی دابشکاری و دووبەرەکی دروستکردنە نەتەوەیی و ئاینیەکان بکرێتەوە. پێویستە بە شێوەیەکی دڵسۆزانە و بەرپرسیارانە هەوڵی نەهێشتنی ستەمی نەتەوەیی بدرێت و بۆ ئەم مەبەستە نەخشە ڕێگای دیاریکراو هەبێت. دەبێت بە پێی نەخشە ڕێگایەکی کردداری خەڵک لەوە دڵنیا بکرێتەوە کە کۆمەلگای کوردستان نابێتە گۆڕەپانی ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکان. ڕادیکالیزم لەم بوارەدا مانا پەیدا دەکات. بەدیتنی ڕۆڵی حیزبێکی تونڕە و کە بێگومان غەیرە کرێکاریش دەبێت ناتوانرێت ئەم کۆمەلگایە لە ڕێڕەوە سەخت و پڕ لە کۆست و ئاڵنگاریەکان تێپەڕێنرێت. سەرجەمی ئەم پرس و ئەزمونانە لە مێژووی 44 ساڵەی کۆمەڵە و کۆمەلگای کوردستاندا بەرچاو دەکەوێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حرەکەتگەلێک لەباری کۆمەڵایەتی و خەباتی پێشکەوتن خوازانە لە کوردستاندا ڕوویان داوە کە دەری دەخەن بزوتنەوەی شۆڕشکێڕانەی کوردستان لە قوڵایی کۆمەلگادا خەریکە پەرەدەستێنێت. شۆڕشی شکۆداری ژینا نمونەی زیندوی بەردەوامبوونی بزوتنەوەی شۆڕشکێڕانەی خەڵکی کوردستانە. خۆپیشاندانە بەربڵاوەکانی سەرشەقام، مانگرتنە سیاسیەکان و ئەم داهێنانە جەماوەری و مەدەنیانەی کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا دژ بە کۆماری ئیسلامی شاهیدیان بووین، نمونە گەلێکی درەوشاوەن لە زیندویەتی بزوتنەوەیەکی شۆڕشکێڕانەی جەماوەری. بەڵام شۆڕشی ژیناش ڕووداوێکی بێ کۆنتێکست و بروسکەیەک نەبوو لە ئاسمانی بێهەوردا. سەیری مانگرتنی گشتی چەند شارێکی کوردستان بکەن بۆ پشتیوانی لە کۆڵبەران، هەروەها هاودەنگی کەموێنەی خەڵک لە کاتی بوومە لەرزەکەی پارێزگای کرماشان. ئەو کارنەڤاڵە گەورەی کە بۆ ڕێزلێنان لە شۆفێرێکی قارەمان کە لە کاتی گەیاندنی هاوکاریدا گیانی بەخت کرد. پشتیوانی بەربڵاوی جەماوەری لە بزوتنەوەی حەقخوازانەی ڕۆژاوا بێننە بەرچاو. سەیری پاڵپشتی لە خەڵکی کوردستانی عێراق بکەن بەرامبەر بەستەم و ملهۆڕیەکانی حکوومەتی ناوەندی عێراق.
سەیری بزوتنەوە جەماوەریەکان بۆ بەرگریکردن لە ژینگە خۆڕێ خستنە درەوشاوە جەماوەریەکان لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ پەتای کۆڕۆنا بەرخۆدانی ژنان لە بەرامبەر سەپاندنی حیجابی زۆرم لێو ڕێژەی بەرچاوی ئەو هەڵسوراوە کرێکاریانەی کە لە ئاستێکی سەرتاسەریدا خاوەن کاریگەری و ئێعتبارن. سەرجەمی ئەمانە ئەوە دەردەخەن کە کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش و ستەمدیت و لە کوردستان سونەتەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانی خۆیان دەپارێزن و بەرەو پێشەوەی دەبن. لەوەها بارودۆخێکدا پێویستە بە هەموو تواناوە هەوڵ بدرێت بۆ ئەوەی بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان کە خاوەنی هەگبەیەکی پڕ لە ئەزمموی بەنرخە لەگەڵ ئەو بزوتنەوە سەرتاسەریەی کە لە پێناو نان و ئازادیدا کەوتۆتە ڕێ لێک هەڵپێکرێن. نابێ مەیدان بدرێت بە هێزە کۆنەپەرستەکان و ناسیۆنالیست و ڕوانگە گۆشەگیرخوازەکان ئەو بۆچوونە پەرە پێ بدەن کە گۆیە حرەکەتە مافخوازانە و سەرتاسەریەکان پەیوەندیان بە خەڵکی کوردستانەوە نییە. دەبێ هەوڵ بدرێت سەرجەم تواناییە بەردەستەکان و تواناییە نووست و ناچالاکەکان وەگەڕ بخرێن. شۆڕشی ژینا تا ئەم ساتە ڕێگای نیشانداوە. پێویستە لە ئەزمون و کەم و کوڕیەکانی تا ئێستای ئەم شۆڕشە وانە وەربگیرێت و بە کەمترین زەرەر و زیان زۆرترین دەستکەوت بەدەست بێت و هەنگاو بە هەنگاو ڕێگای سەرکەوتن خۆش بکات.